بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. یەکێک لە زانایان دەڵێن نمونەی ئینسانی باش، نمونەی زانای باش لە ناو ئاواییدا وەکو سەرچاوەیەکی زوڵاڵ و جوان و ڕێک و پێک و چاک وایە، وەکو کانیەک وایە کە خەڵک لێی بەهرەمەند دەبێ ئاوێکی ساف و سازگار و خۆش دەخواتەوە. زانای باش و ئینسانی باش لە ناو ئاواییدا نمونەی وەکو ئاوێکی ئاوەسپی و جوان و کانیەیەکی جوان و سەرچاوەیەکی زۆڵاڵ وایە. بەڵام نمونەی زانای خراپ یان نمونەی ئینسانی خراپ وەکو چی وایە؟ وەکو گاژە بەردێکی گەورە وایە، ها بەردێکی ئاوا گەورە نییە، کاتێک بەردەمی کانیەکی دەگرێت، بەردەمی ڕووبارێکی دەگرێت، نایەڵێ ئاوەکە بڕاتە خوارەوە، نەبۆ خۆی لە ئاوەکەی سودمەند دەبێ و ئاوەکەی دەخواتەوە، نەدێڵی خەڵکیش لە خوارەوە سودمەند بێت. زاوەرە ئینسانی خراپ و زانای خراپیش ئاوایە، نەخۆی لە عیلم و زانیاریەکەی سودمەند دەبێت، نەدێڵی خەڵکیش سودمەند بێت، دەبێتە نمونەیەکی ناشرن لەناو ئاواییدا. بەڵام ئینسانی باش نمونەیەکی جوانە و سەرچاوەیەکی جوانە بگرە وەکو ئەستێرەکانی ئاسمان وایە. خوای گەورە بمانگێڕێ لە ئینسانی چاک و ئینسانی چاکەکار لەو کەسانەی لەناو ئاوایی دەبنە فاعیلی خەیر و دەبنە نمونەی جوان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.